نقطەی سێهەم نقطەی سێهەم ئەوەیە تەماشای داب و نەریت و هەڵسوکەوت و ڕسم و عادات و تەقالیدی خەڵکی ئەو ناوچێ بکەین. ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێبێت لە ئەحکام المفتی باسی ئەحکام المفتیە لە کتێبە بە نرخەکەی خۆی ئیعلام الموقعین لە مجلدی چوارەم لە لاپەڕە 228 ئەفەرمێ بە دەربارەی کابرای مفتی أفرمي لا يجوز له أن يفتي في الإقرار والأيمان والوصايا وغيرها مما يتعلق باللفظ بما اعتاده هو نابع لمسائل سوێند و بڕیار و شایەتیدان و وەسایا و ئەو جۆرەشتانە وەسیەتکردن و ئەوانەیە بەو لەفزانە حکم کا کە خۆی لەسەری ڕاهاتووە لێی بەڵکو بێ بگەڕێتەوە سەر خەڵکەکە من فهم تلك الألفاظ دون أن يعرف عرف أهلها والمتكلمين بها فيحملها على ما اعتادوه وعرفوه وإن كان مخالفا لحقائقها الأصلية فمتى لم يفعل ضل وأضل. أفرمي أوي كلبون من جنجك خريج كلي شريعي ودراساتي شرعي باشي خويندوه أتشت لاديكي كردواري أو أبيت ما شابك عرفي أو خلقا كألن محجبة يعني چي بونمون إستا من أزانم كمحجبة يعني حجاب ما بس لم جلو برقا أو دامانا نية كخلقي لبري كردوا آفرتان لبري كان كخلقي هر بيلن حجابة حتى بمصطلحي كردي بغلط ألن أو آفرتا حجابة لجيبي بلنا وافرة محجبة حتى أجر وترى حجاب فرزة بويا اللي راه عندك علماني بزور زانيتي خوان دينا بيشولن حجاب لقرآن نهات وتايبة بجناني بيغمبر عليه الصلاة والسلام چونك أو حجابي لقرآن باس كرا وباسي پرديغ كاكا لنواني خزانة كاني بيغمبر عليه الصلاة والسلام ومسلماناني ترابون أو پرديغ باسكا بلام لبروي أمشك استابي وترى حجاب لشرع بيوتر خمار وقتك أم استا زاراويك حجابك بو بزاراويك بهلا بكارهن ري أبي لسر أم هلا يبروين وكتشون للرزمانواني وألين الصحيح الخطأ الشائع خير من الصحيح المهجور أو هلا لنا وخلقا بربلاو ناسراوا أو بكار هناني باشترى وقل صحيحك مهجور يعني ما يصبرون شون وكو هوليرا داخوازي أفرت يبكين بلين أرى حجابي هيا يما ما بس معنا ونيك بلين خماري هيا خوي أصلا ويك خماري هيا يانا أو يكسر بوتي يقاك حجابه بلين يعني أفرته جلو برجشي أو دامانو سربوشي بستوا نابي وحساب كين أرى قبولك كوا لودي وبردو بيقصى لقل بيواني تربكا أما ليرا إشكالي جيبو درس بيوكاد بو إمام ابن القيم رحمة خوالي بأفرمي أقر هاتو كابراي مفتي بوزاراواني لم يشكي خوایەتی هاتە پێشەوە لەگەڵ خەڵکی و گوێی نەدابەوەی کە لە عورفی خەڵکەکەیە هەیە ضل وأضل خۆشی گومڕا بێ و خەڵکی تریش گومڕاکە. ئەمە زۆر ضروریە ئینسانی مسلمان شارەزای ئەم سێ شتە ببێ. یەکەم نیەتی کابرا لێی بپرسینەوە بڵێن بۆچی مەبەستت چێوات کردووە. دووهەم سیرە و ڕەفتار و ڕەوشتی کابرا چیمان بۆ ئەخولقێن لەلا دروستەکە چیمان بۆ ڕوونەکاتەوە. سێهەم دابوو نەریت و عادەت و تەقالیدی خەڵکی ئەو ناوچەیە ئەو کردەوە یان ئەو گفتارە بە چی لێکە دەنەوە. قاضی عیاض ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ کە یەکێکە لە عولەمای طبعا ئەندەلوس ئەفەرمێ ئەبوو عەبدوڵڵای محەممەدی کوڕی عیسای شەیخی خۆمانم بینی زۆر جار لە قەزاوەتە جارێک کابرایەکیان هێنا بۆ لای شەڕەدەمی و جنێ و قسە و ئەمانەی بە کابرایەکی تر و شەڕە جوێنیان بوو لەگەڵ کابرایەکی ترە پاشان کە لێکیان جیا کردبوونەوە لەولاوە دوو لە ڕووی مەجلیسەکە سەگێکی بینی بوو شەقێکی لە سەگەکە هەڵدابوو تبووی قوم یا محەممەد هەستە لەگەڵ وتنی لەفزەکە لەگەڵ شەقتی هەڵانی سەگەکە هێنایانە پێشەوە کابرا ئینکاری کردوتی وام نەوتووە. کۆمەڵە خەڵکێکیش لەوێ شاهید بوون شاهیدیان داوتیان بەڵێ وای وتووە. قاضی محەممەدی کوڕی عیسا سجنی کرد
اینجا گەڕان لە شوێن سیرە و ڕەفتار و ڕەوشتی لەگەڵ خزم و کەزوکار و دراوسێی و شوێنی ئیشەکەی و ئەوانە بزانین ئەم کابرایە چۆنە، ئایا هیچی وا هەیە کە گومانمان لە سیرە و ڕەفتار و ڕەوشتی هەبێ شتی وای کردبێ؟ سەیریان کرد هیچی نییە، لەو پێشقەت شتی وای لێوە ڕوونەدا و دەرنەکەوتووە. ئازادی کرد، دوایەوە چەند قامچێکی لێدا بۆ تەئدیب ئازادی کرد. ئەوەی شەرحی ئەم حاڵەتەی کردووە، ئەڵێ کە بە دوای حادیسەکەیان چووینەوە لە ئەندەلوس تەماشامان کرد کابرا کە وای بە سەگەکە کرد وتووە خەسمەکەی بەرامبەری ناحەزەکەی بەرامبەری کە شەڕە جوێنیان بوو ناوی محەممەد بوو. یعنی کابرا ئەسڵەن ئەوەی بە مێشکا نهاتوە کە دەربارەی هی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، کابرای بەرامبەرەکەی ناوی محەممەد بوو بە سەگەکەی واوتوە. ئەویش جەلدەکانی شەر هەر لێداوە الحاصل لەسەرەوەکەوە عەلە لەقەل کەوتۆتە شوێنێکەوەکەوە شوبهەیەکی گەورێ. ئەمە مەسەلەن ناکوژرێ لەسەری هەروەکو لە کتێبی ئەشیفا هی قاضی العیاض ڕوونی کردوتەوە تەفسیل ناکوژرێ لەسەری. بەڵام ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر هەر کەسێک لە عەرەبا پێوترە ئەشراف، ئەشراف عادەتەن لە لای عەرەب وایە ئەڵێن ئەمە سولالەی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام، چۆن لە شیعەیە عەمامەی ڕەشی بۆ بەستن، لە کوردەواریە شاڵی سەوز لە ئەبەستەیە، لای خۆمان پێڵێن سەیدە. ئەوەی کە لای کوردەواری سەید بوو یعنی ئەولادی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام، خەڵک ڕێزی لێگرێ لەبەرەوەی خوا تەشریفێکی داوە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و زوڕەتیشی. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هەر کەسێک گوێن بە سەیدێک بدا بە یەکێک پێی بڵێ لەعنەه الله وەلەعنە من شەرەفەه، لعنەتی خوای لێبێ یا لعنەتی خوا لەو کەسەش بێ کە ئەو ڕێز و شەرافەت و سەیدێتی پێبەخشیوە. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لەسەر ئەو قسەیە ئەکوژرێ، چونکە چێ ئەو تەشریفەی پێداوە خوای پەروەردگار، لەبەرەوەی ڕوون و ئاشکرایە کە بالئیجماع ئەوەی کە ئەو شەرافەتەی داوە بە ئەولادی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە پێی بەخشیون، لەبەرەوە بۆی نییە ئەو جنێو بدا. جا بزانە جنێودان بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شکیلتیان نییە کە خەڵک ئەمڕۆ ئێستا ئەوەندەی پێسادە و ئاسانە 100 جارەڵێ کوڕی خوا لە سلەیمانی یا جنێو بە پێغەمبەرەدا عەلەیهی سەڵات وسەلام. ئیشەکە چەند جەریمەیەکی گەورەیە، چەند شتێکی گەورەیە. جا ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع الفتاوە لە مجلدی 35 لە مجلدی 34 تەفسیرێکی زۆر لەسەر ئەو باسانە ڕات جگە لە کتێبی ئەصارم المەسلول کە هەر خۆی علاشاتی من ڕەسوول لەسەر ئەو کەسەیە کە جنێو بە پێغەمبەر بدا عەلەیهی سەڵات وسەلام. اینجا طبعا ئەو دوایە ئەوە دێتە سەر خێزانەکانی، دێتە سەر خزمەکانی، دێتە سەر یاوەرانی وەکو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ڕەزای خوایان لێبێ لە هەموو لایەکیان.